میوانەکەم قسە دەکەم بە تایبەتی بەڕێز خالد ئەلبرێت بەڕێبەری گشتی کاروباری کریستیانەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵم دەبێت. زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پیرۆزەم جەژنە لە ئێوە سەرجەم کریستیانەکان. بەڕێز خالد، با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم ڕێوەڕسمە ئەمڕۆ وا دوێنێ لە کلیساکان بەڕێوە دەچوو ئەم جارە لە کاتێکدا کە بێ بەڕێ پێوان بەڕێوە بچێت، بۆچی بڕیارتاندا کە لە نێو کلیساکاندا ڕێوەڕسمی تایبەتی دوایین خوانی حەزرەتی مەسیح بەڕێوە ببن؟ پێشەکی بەیانتان باش و هیوای سەلامەتی بۆ هەموو گەلی کوردستان و ناوچەکە ئەخوازم. دوێنێ خەمیس الفەسح بوو، عادەتەن ئەو مەراسیمە وەکو جەنابەت فەرمووی بە ڕێوەڕسمێکی تایبەت هەبێت و پێڵن زویاح بە عەرەبی، بەڵام ئێمە مەراسیمەکەمان تەواو کرد و زویاحەکە بە شێوەیەک کراکەوە بەس لەناو کەنیسە بوو، نەچوونێ دەرەوە لە حەوشەی کەنیسە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان و ئەوانی کە ئامادەبوون لە کەنیسە. بەڕاستی ئەم جەژن وەکو جاران نییە، بەڕاستی وەکو جارانی پێشوو نییە، تقریبا ئێمە بینەوەی وەکو زمانی کۆرۆنایە بە ترس و لەرز خەڵقە چوو بۆ نوێژ دووشی کۆرۆنا نەبێ، بەڵام ئێستاش لە ترسی درۆن و ئەو دەستدرێژەی کە ئەکرێت لەسەر ناوچەکەمان بە تایبەتی هەولێر و سلێمانی و دهۆک و نەم ناوچانی کە لە هەرێمی کوردستانن بۆتە نیگەرانی و ترسی دڵڕاوکیەک بۆ خەڵقی هەرێمی کوردستان بە تایبەتی مەسیحەکان بۆ ئەم جەژنە. بەڕاستی مە مەراسیمی جەژن وەکو ئەو هاوڵاتیانە باسییان کرد، خۆی مەراسیمەکان زۆربەی ئێوارانە و شەوی جەژن ئێمە بڵێن شەممە لەسەر یەک شەممەیە، شەو عادەتەن ئەکرێت سەعات 10 شەو کەنیسە دەست پێکە، بەڵام لەبەر خراپی بارودۆخ سەعاتەکان گۆڕاون. هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و سەلامەتی بۆ هەموو ناوچەکە و دەربازبوون لەم قەیرانە. بەڵێ بەڕێز خالد، دیارەکە هەرێمی کوردستان با شوێنی پێکەوە ژیانی سەرجەم پێکاتەکان ناسراوە کە کریستیانەکانیش لە هەرێمی کوردستان و پێکاتەکانی دیکەش بە هەمان شێوە بێکەوە ئەژین. چۆنی دەبینی ئەم دۆخەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەی کە بۆ کریستیانەکان و پێکاتەکانی دیکە لێرە کراوە؟ بەڕاستی ئێمە دایمەن کوردستان نمونەیەک بۆ هەموو ناوچەکە، بە تایبەتی ئەو هەم پێکهاتانەی کە ئێمڕۆ لە ژێر چەتری وەزارەتەکان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی 8 پێکهاتە پێکەوە کارەکەن. ئەو پێکهاتانە ئەکید هەندێکیان لە دوای سقوط لە دوای ئازادکردنی عێراق و دوڕخانیش ڕژێمی سەدام و تێکچوونی بارودۆخی ناوچەکە پاش 2005 و 2006 زۆربیان ڕویان کرد لە هەرێمی کوردستان. بۆ نمونە هەندێک لە ناو بڵێن باسی مەسیحەکان بکەم، هەندێک تەوایفە بوو کەنیسیان ئەسڵەن نەبوو لە ناوچەکە لەگەڵ لە هەموو پارێزگاکانی کوردستان. دوای 2005-2006 شەڕی بینی سونە و شیعە و مەشاکلانێک کە ڕویان کردە هەرێمی کوردستان لەبەر ئەو ئارامی کە موجودە و ئەو ڕێزگرتنە لە پێکهاتەکان. ئێمە وەکو کریستیان کە لە هەرێمی کوردستان ئەژین، ئێمە خۆمان بە غەریب دانانین، ئێمە زەوی شوێنی باو باپیرانمانە و زێدمانە. ئەو خەڵقی کە هاتوتە ئێرەش کە زۆربیان مجموعەیەکیان کە لە وەسەط و جنوبی بەغاوە هاتن، وەسەط و جنوبی عێراق، ئەوانیش هەندووی ڕەگە و ڕیشانە گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. گەڕانەوەیان شتێکی نامۆ نییە، هاتونتۆ بۆ شوێنی باو باپیرانی خۆیان. باشە، باسی دۆخی کریستیانەکانت کرد لە عێراق. مەترسی لە سەر کریستیانەکان لە عێراق چییە؟ لەبەرەوەی وەکو ئاماژت پێکرد لە دوایی تر ڕوخانی ڕژمی باس و هاوکاریاتر کۆمەڵی کێشە لە عێراق دروست بوو، ئەوان زۆربیان کۆچیان بەرەو هەرێمی کوردستان یا بۆ دەرەوەی کوردستان و عێراقیش کردبوو. ئێستا و مەترسیانە چییە کە لەسەر کریستیانەکان لە عێراق هەیە؟ بەداخەوە ئەمڕۆ لە 1,800,000 مەسیحی لە عێراق عددێکی کەم ماوەتەوە. ئەو ژمارەیەش زۆربەی لە هەرێمی کوردستانە. ئەوەی کە لە وەسەط و جنوبی عێراق ماونەتەوە بەداخەوە ژمارەیەکی زۆر کەمە. ئەویش لەبەرەوەی خراپی دۆخەکە، لەبەر ناجێگیری و ناهومێدبوونی ئەو خەڵقەی کە لە ناوچەکانن. بەداخەوە ئمڕۆ بۆ نمونە باسی بەسڕا بکەین، نزیکەی 9 ملیۆن مەسیحیتیا بۆ ئمڕۆ لەوانێت 4,000 بە 5,000 مەسیحیتیان. بەگشتی ژمارەیان چەندە بەڕێز خالد؟ ئەگەر ژمارەتان لا بێ بە ژمارە پێمان بڵێ.
مشکلە ئێمە ژمارەکەمان لەبەر دەستیە چونکە بەڵێ. ئێمە سەیطرەمان نییە لەسەر ئەو ناوچەیە بەنسبەت هەرێمی کوردستان و ناوچەند نزیکەی 250 بۆ 300 هزار مەسیحی هەیە بەڵێ. بەدەشتینی ناوە تێگاتە 350 بۆ لەو ژمارەیە ئێمە بەسەراحەت پێ دەڵێن ئەم زروفی کە ئێمڕۆ ڕوئەدا ئێمە لە ناو ئەوساتی مەسیحیە لەناو خەڵقا لەناو خەڵقە ژین و گوێمان لە دەنگی هاوڵاتیانە کە ئێمڕۆ ئەم زروفە ئەگەر ئەم وەزای کە ڕووبدا بە شێوەیەک تێنەپەڕێت لە بەرژەوەندی هاوڵاتیانی ناوچەکە بێت من وا تەوەقوعەکەم کۆچێکی تر بەڕێوەیە بەرەو دەرەوە لەبەرەوەی کە عێراق ئەگەر بەم شێوە بمێنێتەوە کارەساتە بۆ ئێمەی مەسیحی بۆ گەلی کوردیش. ئەمە چه کاریگەریە لەسەر دۆخی مەسیحیەکان لە عراق دەکات بەگشتی ئایا هیچ ڕێکارە گیراوەتە بەر چیتان کردووە بۆ ئەوی کە لێککەوتەی ئەم بارودۆخانە کەمترین کاریگەری لەسەر کریسیانەکان هەبێت قسەتان لەگەڵ بەرپرسانی عراق لەم بارەوە کردووە هیچ دەنگێکتان گەیاندۆتە شوێنی پەیوەندیدار؟ ئێمە دایمەن ینی ئێمە گیانومانە بەڵێ ئەکید ناڕازایی لە هەموو مەحافلی دەولی باس کراوە لە ناو منەظەماتی مجتەماعی مەدەنی و UN وەزارەتی خارجیە ئەمریکی لەگەڵ زۆربەی وڵات ئەو مەشاکل و تعدایی کە لەسەر مەسیحیەکان نەکرێ لەسەر ناوچەکانیان نەکرێ بۆ نمونە منتەقەی سەهل لێنەوە خۆ دەزانیت بە چی بە حەشتی شعبی چی بە شەبەک بێ یا چی بە فەسایلەکانی تر بێت مەسیحیەکانی تر بێت ئەوانە هەمووی تعدایان کە لەسەر ناوچەکان منتەقەی بەرتڵە منتەقەی قەرەقۆش منتەقەکانی دیکەیشین زۆربەی تعدای لەکراوە و باتنایە تەلسخۆف و منتەقان هەمویان تعدای لەکراوە بەڵام ئێمە چاوەڕێەکەین زۆر بە ئەم چاوەڕی ئەم وەختەمانە کرد ئەم دۆخە بگۆڕێت وەزعەکە بگۆڕێت بەنەوەیەک دووبارە وسیقەیە پێیا بێتە بۆ خەڵقی کریسیان و بگەڕن ناوچەکان ئێمە فترەیەک کاتێک فترەیەک هەبوو مەسیحەکان گەڕانەوە لە خارج بەرەو هەرێمی کوردستان چی بۆ کارکردن چی بۆ ئیستیسمارکردن لە هەرێمی کوردستان بەداخەوە کە شەڕی داعش ڕۆیە ڕۆشنەوە بۆ وڵاتەکانی خۆیان بۆ ئەمریکا و ئەوروپا و ناوچانە ئێمە هیوادارین ئەو زروفە جارێکتر دروست بێتەوە خەڵقەیەکی کریسیان کە کۆچی کردە بە دەروی وڵات بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بێتەوە بۆ ناوچەکە یاخود بۆ سەهلینی یا بۆ عێراق عامەتەن ئەکید ئەوەش کرێت بە کاتێکە کرێت کە دۆخی ناوچەکە و دۆخی منتەقەکە و دۆخی عێراق بەرەو باشتر بڕۆ. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز خالد ئەلبرت بەڕێوەبەری گشتی کاروباری کریسیانەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.